ئێمە لە پێناو کە سوکاری ئەوانەی لە ناو سلەیمانیە ئەژی خۆبەخشیەکەین. ئیتر نابینە قوربانی سیاسەتی ناوچەگەری. ئەمە پەیامی کارمەندانی خۆبەخشی تەندروستی بوو لە سلێمانی کە لە خۆپیشاندانێکە خستیانە ڕوو. ئەوان داوایان کردا بمەزرێنرێن وەک چۆن لە چەند شارێکتر بە نووسراوی نهێنی خەڵکیان لە کەرتی تەندروستیدا دامەزراندووە. داواکارین ئەم زوڵم مستەمەی کە لەسەر وەزارەتی تەندروستی هەیە و لە وەزارەتی تەندروستیشا لەسەر سنووری هەولێ سنووری سلێمانی و ئیداری ڕاپەڕین و گەرمیان و هەڵەبجە هەیە کۆتایی پێبێت و دەرگای دامەزرانمان بۆ بکرێتەوە. ئەم کەسانی کە پیان ئەوە تێدانە مەزراو ئەیا ئەتوانن 50% کەرتی تەندروستی ئەم سلێمانیە بوەستێنن کەواتە دامەزراندن بووە بە پێویستیەکی حتمی ئەوە فەرمانی نهێنی بە نهێنی خەڵک کراوە. بەڕێزان لە هەولێر و لە دوهۆک کوڕەشەهیدیان دامەزرانووە وەک ئەوەی لە سنووری سلێمانی و ئەم سنوورەیە کوڕەشەهیدمان نەبێ کچە ئەنفالیان دامەزرانەوە وەگەی ئەمە کچە ئەنفالمان نەبێ ئاخر هەتا کەی ئەم زوڵم مستەمە. سندیکای کارمەندانی تەندروستی سلێمانی لە پاڵ کارمەندانی خۆبەخشدا بوون. ئەوان داوایان لە حکوومەت و لایەنە سیاسیەکان کرد چیتر جیاوازی نەکرێت لە نێوان سلێمانی و شارەکانی تری کوردستاندا. تا سەرێسخان لەگەڵ یان نابی ئەم زوڵمە قبوڵ ناکەین. ڕۆژی پێنجشەممە یاداشتێکمان بە ناوی هەموو سندیکا و ڕێکخراوەکانی سنووری پارێزگای سلێمانی تەقدیمی وەزارەتی تەندروستی کردووە و داوامان لە دەستەی باڵای هەموو سندیکاکان کردووە لە هەولێر بەڕاستی قسەیەکیان نەبێ مووقیفێکیان نەبێ. بارودۆخی سێکتەری تەندروستی لەم مەنتیقەیە زۆ خراپە داوا لە سەرجەم لایەنە سیاسیەکانەکەم و بە تایبەت داوا لە بەڕێز کاک پاڤێڵەکەم چۆن ئاوڕی لە خوێنکاراندایەوە چۆن ئاوڕی لە پاکەرەوەکاندایەوە ئەوانی شاریان پاکردەوە چۆن ئاوڕی لە چین توێژەکاندایەوە ئاوریش لەم گەنجانە بدەنەوە. لە کەلاریش کارمەندانی خۆبەخشی تەندروستی خۆپیشاندانیان کرد و دامەزراندنیان وەک ناوچەکانی تری کوردستان بە حەقی خۆیان زانی و ئەویان ڕاگەیان کە حکوومەتی هەرێم غەدریان لێ دەکات و جیاوازی دەکات لە نێوان شارەکاندا. وەکو کارمەندانی نەخۆشخانەی قەڵا کە ژمارەمان 145 کارمەندە داوا دەکەین لە پای ئەو ئەرک و ماندووبوونمانەی کە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو بێبەش نەکرێن لە سەرەتاترین مافمان کەویش مافی دامەزراندنمانە. ئێمە ئاگدارین لە ئێستادا بە بڕیاری وەزارەتی تەندروستی زیاتر لە 100 کارمەند ناوچە جیاجەکانی کوردستان دامەزراون و پێویستە ئەم مافەش بە خەڵکی گەرمیان و لانکەی شۆڕج و هەژاران بدرێت. ئەوان بەردەوام دەبن لە بایکۆت و خۆپیشاندان تا وەک ناوچەکانی تری کوردستان دامەزراندن ئەمانیش دەگرێتەوە و هەموو شارەکان وەک یەک تەماشا دەکرێن. هێمن قادر، کورد سات نیوز.